یانی پێشمەرگەی هەولێر ئامادەکاریەکانی بۆ قۆناغی کۆتایی خولی نایابی کوردستان و یەکەم یاری خۆی بەرامبەر سیروانی نوێ بە پایان گەیاند. پێشمەرگەی هەولێر ڕۆژی شەمە لە یاریکی بەهێز لە کاتژمێر 3 دوای نیوەڕۆ لە شارۆچکەی پیرمام و لە یاریگای خۆی میوانداری سیروانی نوێ دەکات. تەواوی ئامادەکاریەکانیشی بۆ یاریەکە کردووە. لێت ناشارمەوە ئەو مەجموعەیە کە ئێستا ئەو 6 فەریقە هەر 6 فەریق بۆیان هەیە نازناوەکە بەدەست بێنن، بەڵام من وای دەبینم کامە فەریق سەرەتایکی باشی دەست پێ کرد دەتوانێت یاریەکانی تر هەتا حدێک بۆ خۆی ئاسام کە سەرەتا مەبەستم سێ-چار یاری یەکەمە. سیروان نوێژێکە لەو فەریقانە خۆ دەزانین لە بەتەڵی مەجموعەی بووە لە مەجموعەکەی تر، یعنی ڕقەمەکی مخیفی هەیە چ لە بردنەوە چ لە کۆکردنەوەی خاڵەکان، بەڵام ئێمە وەکو پێشمەرگە ئەزمونمان هەیە لە خاستن لەو ئەدوارانە دەتوانین یعنی ئیدارەدانی فەریق بکەین لە دەقەیەکەمەوە تا دەقەی نۆهەت. یانی پێشمەرگەی هەولێر لەم وەرزە بە ئاستێکی ناجێگیر بە دیارکەوتوو لە بەشێکی زۆر یاریەکان تووشی ئاستەنگی زۆر هات، بەڵام بۆ ئەم قۆناغا بە هەمان پێکاتەوە بەبێ گۆڕانکاری دەچێتە نێو یاریەکان. ئەوەی بۆ تیپەکەش جێگای دڵخۆشیە تەواوی ئەو یارزانانەی بەهۆی پێکانە درێژخانەکانەوە دوورکەوتوبوونەوە گەڕاونەوەتەوە بۆ یاریکردن. ئێمەش وە گویانی پێشمەرگەیانی تەجروبەمان هەیە لەم قۆناغە و بەتڵدەوری بووینە چەند جارێک ئیشەڵا دەتوانین شەر لەسەر نازناوەکە بکەین و باش خۆمان ئامادە کردووە. بەنسبەت سیروانێ تیپێکی زۆر بەهێزە، ئێمە ئیسابی تەواوی بۆ ئەەکەین، ینی ئەوە نیە بنێن ئیساب بۆ هیچ یانێک نەکەن، بەڵام سیروانێ یەکە لەو یانانە کە یەکەم یانە بوو سەرکەوت بۆ ئێمە ئیسابش تەواوی بۆ دەکەین بە هێز و توانای خۆمان و بە ڕێنمایی ڕاهێنەرەکەمان ئیشەڵا دەتوانین سەرکەوتن بەدەستبێنین. لە ماوەی چەند وەرزی ڕابردوو دوای ئەوەی پێشمەرگەی هەولێر ئەرکی ڕاهێنەراتی بە سەمیر بابۆ ستافەکەی سپارد، تیپی تۆپی پێیانەکە بەردەوام ژمارەیەکی قوڕس بۆ لە خولی نایابوو، دوو نازناوی کۆ کردوەوە جارێکیش دووەم. وەرزی ڕابردووش لە پاڵەوان بوو نزیک بوو. ئەم وەرزش هەموو هەوڵێکی بۆ دەستەبەرکردنی نازناوەکەیە. حوسێن محەممەد، کەناڵی ئاسمانی پێیام، هەولێر.